دوای سێ کۆبوونەوە لەگەڵ بەشێک لە ڕێکخراوە تایبەتەکانی ژینگە لە سلێمانی و پارێزگای هەڵەبجە کۆتا جارگەیشتینە ڕێکەوتن لەسەر دروستکردن و ڕاگەاندنی بۆردی ڕێکخراوە ژینگەیەکانی سلێمانی و هەڵەبجە. ئامانج لە دروستکردنی ئەم بۆردە وەکو کاکدیاری ژاماژەی پێکرد زیاتر هەماهەنگی یەک هەڵوێستی خزمەتکردنی بە ژینگەیە لە سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە. لە ماوەی ڕابردووە بەشێک لە ڕێکخراوەکان بەڕاستی جێدەستیان دیار بووە ئاکتیڤ بوونە لە بواری ژینگەیە، بەڵام هەندێک هەڵوێستی یەکدەنگی پێویست بوو هەبێ. بۆیە ئومێدەوارین ئێمە لە دوای دروستکردنی ئەم بۆردە ئەو ڕێکخراوانی کە بەشدار نەبوونە لەگەڵمانە و تایبەتن لە بواری ژینگە کارەکەن ببنە ئەندام لامان دەرگامان کراوەیە و ئێمە وەکو بۆردەکە دەستەیەکی ڕاوێژکاری حەوکەسیمان پێکێناوە و پۆستی باڵاژ یاخود پۆستی یەکەمیش وەکو هاوسەرۆک دیاریمان کردووە. بۆردەکە کۆبوونەوەی بەردەوامیە بێ یاخود بڵین وەرزی هەیە و لەگەڵ ئەو لایەنە پەیوەندیدارانەی کە تایبەت بە ژینگە و غەیری ژینگەن ئێمە هەماهەنگی باشمانە بێ لە ئێستا بەدواوە.